لە پێناو مێژووی خۆتاندا لەبارەی دیدار یەکێتی و پێگەی لاور شێخ جەنجی. نووسینی دکتۆر ئەحمەد فەتاح. ڕۆژی 28 ئایاری ساڵی 2022 دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی کۆمەڵێک سەرکردایەتی و کادیرانی حیزبی بەڕێوەچوو کە زۆرینەیان هەمان ئەم کادیرانە بوون کە لە کۆنگرەی چوارەم بەشداریان کرد و دەنجیاندا. دیارە هەموو چالاکێکی حیزبی کارێکی ئاساییە لە پێناو بەهێزکردنی ژیانی حیزبایەتیدا، بەڵام ئەوەی ئەمڕۆ لە دیداری یەکێتی بەدیمان کرد ئەوە بوو کە دیدارەکە بوو ئەڵتەرناتیڤی کۆنگرە یان پلینیۆم، زیاتر لە نمایش و مبایعەیەکی سیاسی دەچوو بۆ بەڕێوەچوون و کەڤەرکردنی ئەجەندایەکی تایبەت کە بەڕاستی ئەمە پێشهاتێکە دوورە لە عورف و پەیڕە و ئاکاری حیزبی. ئەوەی لەمەش خراپتر ئەوەیە حیزبێکی سۆشیال دیموکرات، حیزبێک کە خەبات بۆ ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین دەکات و لە پەیڕەوی پەسەندکراوی چوارەم کۆنگرەشیدا باز لە عەدالەتی کۆمەڵایەتی دەکات، بەڵام هەواڵانی بەشداروی ئەم دیدارە حیزبیە دێن و بێدەنجی هەڵدەبژێرن لە دەرەوەی کۆنگرە و پلینیۆم و کۆنفرانسە محەلیەکانی حیزب بڕیار دەدەن. من دەپرسم لە چه حیزبێکی شمولی پاوانخوازی و بەبێ کۆنگرە و کۆنفرانس و پلینیۆم بڕیار لە چارەنووسی حیزب دراوە؟ ئەی پەیڕە بۆ نووسراوە؟ کۆنگرە بۆ ئەنجام درا؟ من دەڵێم شێخ لاهور کاتۆتە ناو کایەی سیاسی و حیزبی نەهاوسەرۆک بووە و نەمەکتەب سیاسی و نەسەرکردایەتی، بەڵام دەبوایە هەواڵانی دیدار ئەوانەی 2 ساڵ پێش ئێستا دەنجیان بۆ شێخ لاهوردا بۆ ئەوەی ببێتە دەنجی یەکەم لە کۆنگرە هەر ئەم هەواڵانە دەنجیان بەرز بکردبایەوە و بیان گوتبایە ئەمەی ئێمە دەیکەین نەپەیڕەویە و نەحیزبی. ئەمە بۆ خەبات و مێژی و خۆمان نابێت، بە تایبەت بەشێک لە بەشداربووان پەرلەمانتار و دەرچوو یاسا و یاخود بەڕێوەبەری گشتی و فەرماندە و خاوەن قەڵەمن. دیدار بەڕێوەچوو لە چالاکێکی حیزبی زیاتر ئەوە هەموو بڕیارەکانی هیچ هێزێکی یاسایی و پەیڕەویان نییە. هەواڵانی دیدار ئێوە لە چەندین کۆڕ و کۆنفرانس لە دەرەوە بەشدار دەبن، چۆن تەویل و تەفسیر بۆ ڕێکاری ناپەیڕەوی دەکەن؟ ئێمە کادیران نابێت تووڕاستی مامزەلال لە یاد بکەین. مامزەلال لە هەموو کۆنگرەکاندا پۆستەکەی خستۆتە دەنگدانەوە، هەرگیز ڕێگای بخۆی نەداوە لە دەرەوەی ڕێکارە حیزبیەکان نەخۆی کاندید کردو و نەڕێگەشی داوەکاری ناپەیڕەوی بکرێت. بۆیە باشتر هەمومان لەگەڵ یەکێتێکی بەهێز بین کە سەرچاوەکەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە، نەک تەنها نوخبەیەک.